ئێوارەی دوێنێ بە سەرپەرشتی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی لە دەواشان کۆبووە. لە کۆبوونەوەکەدا کە قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوون، بارودۆخی سیاسی و باری گوزەران و ژیانی هاوڵاتیان و پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و دۆخی نالەباری ناوچە کوردستانی دابڕاوەکان و مەترسی سەر لە نوێ داعش و کاروباری ناوخۆیی حیزبی بەوردی تاوتوێکران. سەبارەت بە هەوڵەکانی وەفدی حکوومەتی هەرێم لە بەغدا، کۆبوونەوەی ڕای دەستخۆشی لە هەوڵ و کۆششی وەفدەکە بۆ چارەسەری کێشەی موچە و شایستەدارایەکانی هەرێم بە گرنگیەکی زۆرەوە لەسەر هۆکار و لێکەوتەکانی ئەم پرسە وەستا و دابینکردنی موچەی فەرمانبەران و پاراستنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی لە ئێستادا بە ئەرکی هەرە سەرکی حکوومەتی هەرێم دانا و لەو کاتەی سەرباری ئەو دۆخە سەختەی پەتای کۆرۆنا بۆ هەمووانی دروست کردووە، نەبوونی و هەژاریش بەرۆکی زۆرینەی خەڵکی کوردستانی گرتووە کە بەداخەوە تا دێت بەرەو خراپتریش دەڕوات. لە تەوەرێکی تری کۆبوونەوەکەدا بە گرنگیەوە باس لە سیستمی لامەرکەزی کرا و کۆبوونەوەکە پێداگیری کردەوە لەسەر پێویستی جێبەجێکردنی وەک خۆی ڕێککەوتنی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەت جێگیر کراوە و لە ئێستادا بۆتە داخوازیەکی جەماوەری و ئەنجومەنە هەڵبژێردراوەکان، بەتایبەت پاش ئەزمموی سەرکەوتوی ئیدارە خۆجیەکان لە بڕێوەبردننی ئەو قەیرانەی پەتای کۆرۆنا لە دنیا و لە هەرێمدا هێنایەکایەوە. سەبارەت بە پەیوەندی سیاسەکانی یەکێتی و حیزب و لایەنە سیاسەکانیش کۆبوونەوە تەئکیدی کردەوە لەسەر پەرەپێدان و پتەوکردنی هەرچی زیاتری ئەو پەیوەندیانەیە بە ئاراستەی یەکدەنگی و یەکڕێزی و هەماهەنگی لە پێناو هێنانەدی خواستەکانی خەڵکی کوردستان و پاراستنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەوێنی هەمیشەیی یەکڕێزی نیشتیمانی و وەک ئەمانەتێکی سەرۆک مام جەلال کە لە ئەستۆی ئێمەی یەکێتیەکاندایە.